سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بەڵێ لە درێژەی بانگەشەکانی کۆمەڵی دادگەری بۆ ناساندنی کاندیدەکانی لە شاری هەولێر لە هەردوو بازنەی 3 و 4 ئەمڕۆ تیمێک ئامادە کراوە بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری و ئەندامانی پەرلەمانی کوردستان و بەرپرسی هەردوو مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێر و بەشێک لە کادیرانی ئەو سنوورە. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و بۆ ناساندنی زیاتری کاندیدات کە لێرن ئەو ئەندامانی پەرلەمانی کوردستان و بەرپرسانی مەڵبەند من دەمەوێت گفتوگوی زیاتریان لەگەڵ بکەم بۆ سەرتاش دەمەوێت مامۆستا عومەر گوڵتی وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان وەربگرم. مامۆستا سڵاو لێبێ، ئێوە چۆن هەوڵ دەدەن کاندیدانی کۆمەڵی دادگەری بناسێنن لە سنوورەکەی خۆتان یاخود لە سنووری پارێزگای هەولێر؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، طبعاً ئەرکی هەموو کادر و چالاکەوان و ئەندامانی پەرلەمان و هەموو ئەندامێکی پەرلەمانی کوردستانە کە زۆر بە گەرم و گوڕی لە چوارچەوەی بەرنامە و پلانی بانگەشەی کۆمەڵ بەشدار بێ لە پشتگیریکردنی کاندیدەکان، چونکە بەڕاستی کۆمەڵ لە ڕابردووە زۆر هێزێک بۆ لە پشتی خەڵک و نوێنەرایەتیەکی دڵسۆزانەی کردووە، چ لە پەرلەمانی کوردستان، چ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ئەنجومەنی پارێزگاکان لە پشت خەڵک بووە، لەگەڵ خەڵک بووە، هەر پرۆژێک لە خزمەتی خەڵک بووە ئەو پشتگیری لێ کردبووە، دا کۆکیکاری سەرسەختی ماف و ئازادیەکان بووە. ئێستا ئێمە ئەبێ ئەم پەیامە بیری خەڵک بێنینەوە و ئەمانەوێ بە هەر هاوڵاتیەک لە شوێنی بازنەکەی خۆیان بزانێت کە ئێمە کاندیدێکمان هەیە لە شاری هەولێر لە ڕۆژهەڵات ناوی کەعبستارە، ئەوە ژمارەکەیەتی دەنگی بنێ. قومریەکانمان هەیە لە ڕۆژئاوای شاری هەولێر بیناسن و دەنگی بنێ. ئەمە ئەرکەکەی ئێمەیە و ئەگەرنا لە ڕابردووە کۆمەڵ هێندەی کردووە کە بە دڵنیایەوە چاوەڕوانی وەفای خەڵکی کوردستانەکەین و پشتیوان بەخوای گەورە بە ژمارەیەک دەنگی زیاتر و ژمارەی ئەندامانی نوێنەرانمان لە ئەنجومەنی نوێنەرانی بەغدا زیاترە بێ کە پێنجن و ئەو کاتە چاکتر و بەتواناتر ئەتوانین داکۆکی بکەین. من دەمەوێت پرسیارەش بکەم، ئێوە کە دەچن بۆ ناو خەڵک بۆ کاتی بانگەشە، هەڵوێستی خەڵک بۆ ئێوە چۆنە؟ هەڵوێستەکانتان بەتایبەت تۆ وەکو کاندیدنی وەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان هەڵوێستیان چۆنە بەرەمە؟ من لە ڕانیەش بەشداری هەڵمەتەکانم کردووە لە سلێمانی لەگەڵ کاندیدەکان بەشداریم کردووە. بەڕاستی خەڵک پێشوازێکی زۆر باشمان لێکا، ئەمە زۆر زۆر دڵخۆشکارە و ڕوومان هەیە سپاس بۆ خوا کە بچینە ناو خەڵک، چونکە خەڵک بەڕابردووە ئێمەی ناسیوە، کاندیدەکانی ناسیوە، ئەندام پەرلەمانەکانی ناسیوە، کادر و سەرکردایەتی کۆمەڵی ناسیوە، دەستگا و ئۆرگانەکانی کۆمەڵی ناسیوە کە لە ناو خەڵکە لەگەڵ خەڵکن، لەگەڵ ئاینی خەڵکن، لەگەڵ معاناتی خەڵکن. بۆیە زۆر خۆشحاڵین کاتێک بینین کە خەڵک پێشوازیەکی باشمان لێکا. زۆر کەس هەر خۆیان پێمانەڵێ کە ئێوە ڕیکلامتان ناوێ، کاندیدەکانی ئێوە بانگەشەیان ناوێ، ئێمە ئێوە ئەناسین، پشتگیریتانەکەین لەگەڵتان نابین. بەڵێ من هەر لە درێژەی ئەو بانگەشەیە بەرپرسی مەڵبەندی هەولێر کە هاوکات وەکو بەرپرسی تیمەکەیە مامۆستا ئیدریس سڵاو لێبێت، ئێوە دوو کاندیدتان هەیە لە سنووری پارێزگای هەولێر، ئێوە بەبێ جیاوازی سەر ناساندن بۆ هەردوو کاندیدەکە دەکەن یاخود ئێوە هەڵمەتەکانتان چۆن دەبێت بۆ ناساندنی ئەو کاندیدانە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بە دڵنیاییەوە ئێمە لە سنووری پارێزگای هەولێر لە هەردوو بازنەی 3 و 4 دوو کاندیدمان داناوە. بەڕێز مامۆستا عەبدولستار لە بازنەی ژمارە 4 و مامۆستا قومریەش لە بازنەی ژمارە 3 بە هەموو توانامانەوە پاڵپشتی لە هەردوو کاندید دەکەین بە مەبەستی دەرچواندنیان بەبێ هیچ جیاوازیەک و هەردووکیان کەسایەتی و سەرکردەی کۆمەڵی دادگەرین و بە هەموو شێوەیەک لە پشتیانین ئینشاءالله. زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەوانەی کە لە پشتی منەوەن ئەوانە بەشێکن لەو تیمانە کە ئامادەکراون دەکرێن بە چەند گروپێک و بەسەر بازنەی 3 و 4 شاری هەولێر دابەش دەکرێن بۆ ناساندنی هەردوو کاندیدەکە کاک عەبدولستار مەجید و قومریە خان.